لەسەرم بابەتە واتە ئەزمموی خوێندکارانی دۆنزەی ئامادەی و خوێندکارانی کە سەرکەوتنیان بەدەستێناوە لەسەر خوێندنگا حکومیەکان و خوێندنگا ناحکومیەکان و بە شێوەیەکی گشتی پرۆسەی تاقیکردنەوەی خوێندکارانی دۆنزەی ئامادەی چۆن بەڕێوەچوو لە هەرێمی کوردستاندا لەگەڵ بەڕێز مامۆستا نورەدین عوسمان بەڕێوەبەری گشتی ئەزممونەکانی هەرێم لا هەولێر و میوانمان دەبێت گفتوگوێن بابەتی لەگەڵدا دەکەین. مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە گشتی پرۆسەکەی ئەم ساڵ چۆن بەڕێوەچوو؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم دەرفەتە پێشێکی پیرۆزبایی لە سەرجام قوتابی خوێندکارە سەرکەوتوەکانەکەین، پیرۆزبایی لە خانەوادەکان و خێزانەکانیانەکەین، هیوادارین لە ئایندە زیاتر سەرکەوتن بەدەست بێنن، هیوادارین ئەو قوتابی خوێندکارانەشی کە لە خولی یەکەمە دەرفەتیان بۆ نەڕەخساوە نمرەیەکی بەرز بێنن، بتوانن لە خولی دووەمە ماوەیەکی باشیان لە بەردەستایە تاوەکو بتوانن ئامانجی خۆیان بەدەست بهێنن. پرۆسی تاقیکردنەوەکان ئەم ساڵ بە بەشداریکردنی نزیکەی 170,000 قوتابی خوێندکار بەشدار بوون تێدا. پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو، پرۆسەیەک لە کەشێکی هێمن و ئارام زیاتر لە هەموو ساڵەکانی کە بەڕێوەچوو بە بەشداریکردنی و هاوکاریکردنی سەرجەم بەڕێوەبەر و یاری دەدەر و مامۆسایان و سەرپەرشتیارانی بەڕێز بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان و بە هەماهەنگی لەگەڵ بەشێکی زۆری بەڕێوەبەراتی گشتەکان بە سوپاسەوە هاوکاریان کردین وەکو بەڕێوەبەراتی گشتی کارەبا، بەڕێوەبەراتی گشتی پۆلیس و ئاسایش و بەشێکی کەی زۆری بەڕێوەبەراتی گشتیەکانی کەی لە وەزارەتی گواستنەوە گەیاندێن بە مەبەستی بڕێنی هێڵی ئەنتەرنێت لەو ماوەی کە ئێمە پێویستمانە. باش بەڵێ مامۆستا ئەوەی کە بینیمان لەم ساڵدا یعنی بە دوێنێ تەواوی تەنها خوێندکاران نەبوون و دایک و باوک و خانەوادەکانیان نەبوون کە مەشغوڵ بوون و سەرقاڵ و چاودێری ئەنجامەکانیان دەکرد. خەڵک هەرێمی کوردستان هەمووی بە تاسەوە تەماشای ئەنجامەکانیان کرد. ئەوەی کە بەدی کرا ئەم ساڵی ژوو زۆرینەی ساڵانی ڕابردوو ئەو یەکەمانە ئەو خوێندکارە سەرکەوتوانی کە بە سەرکەوتو ناودەهێنرێن لە سەراستی خوێندن زۆرینیان لە نێو خوێندنگا ناحکومیەکان بوو. خوێندنگا حکومیەکان و یاخود ئەهلیەکان ببوورە ئەمان کەمترین ڕێژەی سەرکەوتن و تەنانەت خوێندکاری یەکەمیشیان تێدا نەبوو. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەیمە بەس لەوێ لەکوێ خوێندکاری یەکەمی تێنابوو لە حکومی یان لە ئەهلی؟ بەڵێ ئەوەی کە بینجا زیاتر لە حکومیەکاندا ئەوەی کە بینجا زیاتر لە حکومیەکاندا یەکەمی تیا بوو. هۆکارەکە چی بوو کە زیاتر تا ئێستاش خوێندنگا حکومیەکان هەر سەرکەوتنی تا بەدەست دەهێنرێت؟ ئەوە جێگەی سەرنجی ئەمەشە ساڵانی ڕابردوش بە هەمان شێوە بووە. ڕاستە بەشێک لە خوێندنگا ناحکومیەکان هەندێک لە ئەوائیلەکانی تێدا دەرەکەوێت، بەڵام هەمیشە ڕێژەی قوتابی خوێندکارە یەکەمەکان لە قوتابخانە حکومیەکانە بووە. ئەمە لە کاتێکیشە هەموو ئەزانن ئەو خوێندنگا ناحکومیەکان واتە ئەهلیەکان کە هەموو قوتابیانە بەشێکیان وەرەگرن کە بە تێستە ڕۆناوێ قوتابی خوێندکاری زیرەکیشە کە بە تایبەتی بەشێکی هەرە زۆری بۆ نمونە سێمەکان ئەوانەی کە لە لای ئێمە هەبوو سەرجەمیان لە قوتابخانە حکومیەکان بوو، هیچی تێدا نابوو لە قوتابخانە ئەهلیەکان. بەشێکی زۆری ئێمە بۆ ئەوەیە گەڕێنینەوە بە قوتابخانە حکومیەکان زیاتر لەوە لە ژێر ڕقابەیەک و وردبینیەکی تەواوی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و سەرپەرشتیاران بێ و بەشێکی کەشێک گەڕێنینەوە بۆی کە مامۆسایانەی کە لە ناو قوتابخانە حکومیەکانن بەڕێی من وایە کە بە ئەزمونترن لە بەشێکی لەو مامۆسایانەی کە لە ناو هەندێک لە قوتابخانە ناحکومیەکانە هەیە. ئەمە جگە لەوەی کە بەڕاستی من وەکو ڕێی خۆم هۆکارێکی کە ئەبینم زۆر جار لە قوتابخانە ناحکومیەکانە ئەمە نەک لە پۆلی 12 لە پۆلەکانی تریشە من ئەو جیاوازی ئەبینم کە ئەو دەرەجەی ئەو قوتابی خوێندکارە پێی ئەدرێ لە ناو قوتابخانە ئەهلیەکەی خۆی زۆر جیاوازترە، ئەتوانم بڵێن زۆرترە بە شێوەیەکی ڕوونتر وەک لەو دەرەجەی کە لە ئیمتیحانی وزاری ئیهێنێ. ئێمە ئەم جیاوازیشمان بەدی کردووە لە تاقیکردنەوەی پۆلی نوۆی نیشتیمانی کە لە پۆلی نوۆ ئاکرێکە نسبەی لە 40 تێدا هەژمارەکرێ.
بۆیە زۆر جار ئەم پێدانی نمرەیە لە قوتابخانە ئەهلیەکانە بە ڕێژەیەکی زۆر بەرز سیرێکی قوتابی هەیە بەنەوە داخڵ بووە لە قوتابخانە هەلیەکەی خۆی بەڵام لە امتحانی وزاریە لە هەفتایە هێناوێتی ئەمە پێویستی بە ئەمە بە عکسەکەیش زیاتر دەبێ مامۆستا ئێوە لە دوای ئەم تاقیکردن بەڕێی من وایە چۆن ڕاستبینی و تەتقیق بۆ ئەم بابەتاکردنی وزان ئەوە پێش هەموو شتەکە بێ خوێندەرگانە حکوومیەکان خۆیان بەما بچنەوە بێن بەراوردێکی ئەو نمرەیە کە یاویانە بە قوتابی لە ناو قوتابخانەکانی خۆیانە لەگەڵ ئەو دەرەجەی کە لە وزاریە هێناویانە بێن بزانن سەبەبەکەی چییە تەلەبەیەک بە 95ەوە داغڵە بێ لە ئیمتحانی وزاریە دەرناچێ هەفتا ئەهێنێ 65 هێنێ ئەمە لە قوتابخانە حکوومیەکانە توانم بڵم تا ڕادەیەک عکسەکەی ڕاستترە ینی بۆ نمونە لە قوتابخانە حکوومیەکانە تەلەبی وهەیە بە 75 داخڵە بێ کە ئەوە دەرەجەیەکی تا ڕادەیەک واقعیترە قوتابیەکە لە ئیمتحانی وزاریەکە ئەگەر زیاتر نێنێ لەو کەمتر نایەن یاگەر کەمتر بێنێ بە نسبێکی زۆر کەمێنێ بۆیە ئەو دەرەجانی کە لە قوتابخانە ناحکومیەکانە من بە وەکو تەجروبەی ساڵانی پێشووتری خۆم زۆر بە واقعی نابینم کە هەیدەن بە قوتابی و خوێندکارەکانیان لە ناو خوێندەرگاکانی خۆیانە. باش مامۆستا دیارە ئەم خوێندکارانە کە دەرەجەیەکی وها باشیان هێنا و یەکەم و دووەم و سێم بوون لەسەر ئاستی هێرم لەگەڵەوەشدا خوێندکاری دیکە هەیە ڕاستی یەکەمنەوە بەڵام هەر دەرەجەکانیان باشە دیارە بەپی پلەبەندی دواتر دەرەجەکان دابژوە بەسەر خوێندکارانە ڕوونتر ئەمێ بپرسم کە چی بۆم خوێندکارانە عنی بە هەمانگی وەزارەتی پەروەردەی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەوەی زۆرترین خوێندکار بۆ ئەم ساڵ و بۆ ساڵی داهاتوو لە 2024دا وەربگیرێ لە نێو زانکۆ پەیمانگاکان لەسەر تاسەری هەرێم. یەکشت با بە بەڕێست و هەموو سەرجەم خوێندکارانیش بڵێم ئێمە ئەو نمرانی کە نێریم بە وەزارەتی خوێندنی باڵا لە دوای ڕاگەاندی ئەنجامی خولی دووەمەوە سەرجەمیان دەنێردرێتە ئەوێ ئەوانیش بەپێی ئەو مەقعد و کورسیانی کە هەیەیانە و بەپێی ئەو ڕێژەی نمرەی کە لە لای ئێمە دەرچووە ئەو ژماری قوتابی خوێندکاری کە دەرچووە کورسیەکانیان پێ پڕەکەنەوە نمرەکانیان نەچێتە منافەسە لەبەرەوە لە ئیستاە لە خولی یەکەمە هیچ دەرناکەوێت هەتاوکو تاقیکردنەوەی خولی دووەم بە دەر تەواو نەبێت چکە بەشێکی زۆری قوتابی خوێندکارەکان خۆیان هێشتوێتەوە بۆ خولی دووەم کایانەوێت لە خولی دووەمان نمرەیەکی بەرزتر بێنن کە بەشێکی ئەتوانم بڵێم نسبەی هەرە زۆری لە خولی دووەمە بەنیازە نمرە بێنە یاخۆت تاقیکردنەوە ئەنجام بداتەوە. باش مامۆستا یعنی ئەوەی کە بینیمان لە کۆی هەشت خوێندکار یەکەم لەسەر ئاستی هەرێم حوتیان لە سنووری سلێمانی و دەوروبەری بوو هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە شارەکانی دیکە ساڵانی دیکە دەمانبینی کە ئەم معادلێ گۆڕانکاری بەسەردادەهاو بۆچی زۆرترین ڕێژەی یەکەمەکان لە سنووری سلێمانی و گەرمیان بوون کێشەی پارێزگاکانی دیکە یاخود خوێندکاران هەلومەرجی خوێندنەکەی جیاوازی هەبوو بۆیان هیچ جیاوازێک نییە لە هەلومەرجی خوێندن لە نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دووەک لە سلێمانی و هەولێر و دووەک هەموو یەک جۆر پرۆگرامە یەک جۆر پرسیارە چێتە بەردەست سەرجەم قوتابی و خوێندکارانە دیارە پارێزگای سلێمانیش هەر ساڵانی ڕابردووتریش و هەر لێ مێژوویەکی دێرینی هەیە لەوەی کە بایەخێکی زۆر زیاد ئەیەن خێزانەکان بە مناڵەکانیان بە مەبەستی خوێندن لە ناو قوتابخانە و خوێندنگەکانە و ئەمەشەوە ناگەیەنێکە لە پارێزگاکانی کە بایەخیان پێنایەن یاخود بۆ نمونە لە پارێزگاکانی کە دەرەجە و نمرە ناتوە من حەزەکەم یەک تەوزیح و ڕوونکردنەوە بم بە ڕێستان ڕاستە پارێزگای سلێمانی سەرتۆپی ئەوایلەکانی گرتووە لە پارێزگای گەرمیان بە هەمان شێوە بەڵام لەگەڵەوەشان نمرەیەکی زۆر هەیە کە بە دیار نەکەوتووە بۆ نمونە من هەر لێرە ئامارێک بم بە بەڕێزت هەر لە خولی یەکەمە ئەو قوتابی خوێندکارانێک کە نمرەکانیان لە نێوان 95 بۆ 99 نزیکی 8450 قوتابی خوێندکارە هەموو ئێمەوانی کە لە عیلمیان ڕامانگەیانوە 15 کەسن ئەمە ئەوانن کە نمرەکانیان لە 99 بەرەوسەرە بۆ نمونە لە نێوان 90 هەتاوەکو 95 90 هزار
قوتابی خوێندکار کە نمرەی نێوان 90 بۆ 95 هەیە کام نمرەیە زۆرە ینی لەسەر ئاستی هەموو پارێزگاکان بەڵام سەرتۆپی یەکەمەکان و با بڵێن زۆرترین بەرز جۆری نمرە لە ناو پارێزگای سلێمانیا هاتووە پیرۆزبایی لە کەسوکاریانەکەم و ئەمەش لە ناو پارێزگای هەولێرە هەیە بەکەمتر یاخود و پارێزگای دووەک گەرمیان و لەگەڵ ئیداری سربەخۆی ڕاپەڕێنیش بە هەمان شێوە گەرمیان ئاستی یەکەمی هەبوو و لە ئیداری سربەخۆی ڕاپەڕێنیش لە پەروەردەی گشتی ڕاپەڕین لە ڕانیە ئاستی دووەمیان هەبوو ئەوانیش باشە مامۆستا لە خولی یەکەمدا نیسبەی نەجاح تا ئێستا کە هەر خولی یەکەم تاقیکردنەوەی تیان ئەنجامدراوە نیسبەی نەجاحی خوێندکاران چەندێ بووە ساڵی پار چەند بوو گەر بەراوردێ بکەین ئەم ساڵ نیسبەی نەجاح باش بووە بۆ خوێندکارانی دوانزە وەکو بە بەڕێستە ڕێژەی دەرچوون لە خولی دووەمە دەرەکەوێت ئێمە لەبەرەوەی کە خولی دووەم لە خولی یەکەمە بەنسبەت پۆلی دوانزەوە قوتابی خوێندکار بۆ هەیە بچێتە ئیمتیحانەوە بۆ هەیە نەچێتە ئیمتیحانەوە بابەتی وایە بۆ نمونە 5,000 قوتابی خوێندکار هەر خۆی نەچۆتە تاقیکردنەوە لەبەرەوەمە ئێمە لەسەر ڕێژەی دەرچوون هەژماری ناکەین هەتاوەکو لە خولی دووەمە بزانینەوە قوتابی خوێندکارە تاقیکردنەوە ئەنجام بداتەوە یاخود نایاتەوە و نمرەی چەندیش بەدەستێنێ ئەو کاتە ئەتوانێت تێکرای ڕێژەی دەرچوون لە ساڵی خوێندنا دیاری بکەین باش مامۆستا دەمەوێت تەنها ڕاستە بابەت و تەورەکەمان لەسەر پرسی خوێندکارانی دوانزەیە بەڵام ویستە تاقیکردنەوەی نیشتیمانی هەیە کە خوێندکاران ئەنجامی دەدەن بەر لە ئیمتیحانی یاخود تاقیکردنەوەی کۆتایی ساڵەکەم تاقیکردنەوەی نیشتیمانی بۆ ساڵی داهاتوو هیچ پلانێک هەیە نەمێنێت یان گۆڕانکاری بەسەردابێت چکە زۆرم پرسیارە ئاراستەکرا و پێمان گەیشتۆتەوە بەڵامەکەی با لە زاری ئێوە لە چیە لە چ پۆلەکە لە پۆلینۆ هەیە خوێندکاران ئەم تاقیکردنەوەی بۆ ساڵانی داهاتوو ئەنجام بدەن تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆ لە ساڵی داهاتووش بەڵێ ئەنجامی ئەدەین بەڵام هەتاوەکو ئێستا بڕیارمان نەداوە هیچ ئایا گۆڕانکاری بەسەردا دێت یاخودنە ئایا بە هەمان شێوازی ساڵانی ڕابردووە بێ یاخودنە ئەوە لەوە ئەچێ لە ماوەیەکی نزیکی داهاتووە بڕیار بین لە ئەگەر هەر گۆڕانکاریەکمانەوێت بیکەین بەڵێ بەڕێز مامۆستا نورەدین عوسمان بەڕێوەبەری گشتی ئەزموونەکانی هەرێم زۆر سوپاس بۆ ئامادەبوونت